أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام را، تلك آيات الكتاب المبين. إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون. نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين. وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم. صدق الله العظيم. أي ما شاء الله ما شاء الله. الحمد لله. أي بارك الله فيك. وإن شاء الله أجمعين. خدش ترازيبت سأندي رمضان يا صحة تهرب واجبت يا ربي. أفدنك هرب منت. آمين أجمعين. تشتي عمرك يديروا درجي أفدنك هرب منت خلك هرقوا يخبطتي وخير آمين. آمين يا ربي آمين. ما مستا بلي اليوتيوبي بلي دنجتي قرآن خواندن هيا خلك بردوام قوي خبطي بردوام هي كامل. بلي بارك الله فيك. سورة يوسف أنبياء رعد إيه. يعني بزياواز زورترين أوم تسجيل هر كده. نوفيتا ليبدن بلي. ما مستا ملا داشتي بلي. يوتيوبي بجوب سورة الصافات خاصة بتايبتي سورة تباركة. بابا خودي دنجتي يا خوشا تحش دنجي خود كي الحمد لله. أتو بخود دنجي خود بخوش ها آخر دائما خوي واي استو اشتك دلي خود كديخينية وزياوازة وكجيدة دي استجويدة قرمو فرقي هي والله يهربج راد لي هو براسته هو بتزديته ما مصاري بتخواه بسيارة والله هي إيش الله خودش ترازيبت يكم ريكورداته ودنجي صالة چند تا ريكورد كريا دنگ مثلا نو كجيل دفته مابت ريكوتي الدنج قرآني صالنو تهجد نوتو هشت ما شاء الله مردم وقتی کاسید و با کاسید وبزرت نكر يا وكاسة هرمان او کاسیتانا
والله لای خۆم نییە گەر لە کاسێت گەلە قەدیمە ها لە ئەرشیف ئەگەر مابی هیوادارم مابی هیوادارم شتانە بزرمە زۆر تایبەتە. بسم الله الرحمن الرحیم دەست پێ بکەین بەناوی ناوی خودی لێ بینین بسم الله مجريها ومرساها الله ربي أكبر. غفور رحيم يلا پاشیوە چەندەیە سوارية یا چهارەیە ئەس گوری خودی چزی چت ئیشڵا خودی قبیل کرد آمين أجمعين يا ربي دعاء بكن هميقا ودعاء بكن او طاعة وعبادة خاصة هيفا رمضان داد كن دعاء بكن يا ربي خود تشمع قبيلكي همي بصرمانا قبيلكي هر خيرك وطاعتك وعبادتك هم في هيفا بيروز بكين هر بصرمانا كين هر جهكي ده هما خل يتو بنياسي نانياسي هميقا ودعاء بكن هموي خير وبركة اللهم آمين اللهم آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خود حسكت بابت ما تزانی چه افشاره بله دو بابت پیک و گریدای نگله گله مهمن گرینگا گومان بردنی خراپ ما بجا والله هندك دردشی زور گو خراپ لناو کۆمەڵگە بەڕاستی في جا گومان خراب سحكنه إن بعض الظن اسم أفا يوم مازن أمانة أفا قنها طبعا أفا جاري أفا كو إشلا خوده ما بارز رجا قيامته وكي چه سيبر نهي بس سيبر عرشه خوده از گوری خوده وجا چه عرشه و چه سيبر بس خوده زان بله دي ميزان تدانان و خوده ده حسابه كت برای اوه ظن بری و ظن خراب وی بری و یه بری و فلان ما مستای بری و فلان کچه بری خوده ما پارزت و فلان کسی بری بس با دنیای دای ظن خراب به چوایه چوا کاریگریت گومان خراب سر درون مروفیم نفس مروفی هنه اوشی اوجا بێزگەلەوەش کە خوای گەورە ئەمر دەکات لە بۆ بڕوادار بانجی بڕوادار دەکات نەک کەسی گوناهبار يا أيها الذين أدي. آمنوا اجتنبوا كثيرا من الظن اجتنبوا هدي واوي فاعلية لقريتي داري اجتنبوا كثيرا من الظن يعني قالك خو جديد كان هشيار بن فإن الظن لا يغني من الحق شيئا أنا والله بجا خودي إن شاء الله ما بارزت دف مجد بجني قومان خراب يعني شكو قومانات خراب كسي نبه هندك جار عمد بيني مثلا پروالت کسا که بخو مدل کار سری خو کری جل که نزانم چای کریه برای خو وجات هم تو ده همین تکی فی صفر کی بس باید دل داشت تو نزانی که کسی چای بس خودی عبد خوب باش نیاست که نفسایی چای إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم بجا یا گرنگه حتی چرا ده او گمان خراب کارگری سر درون مروفید که تو درون مروفید چلیت که چوا بهنا مروفی طنگ که تو وجا باره مروفی گرانش قستا افشوا خود حس که دو مهوانت عزیز دی مهون که افشوا و پاشی و چارد گل مدابن مهوان یکم کوب طیبتش لان مروفی و اسلامی و امده بحثکین دکتر خالد گرد مامستای آینی بلا کرم کت گل مداد گل ویجی خود حس که مامستای که عزیز کش عالیه درونی و ام بحثکین دكتور يوسف عثمان بسبوري كومالاتي وداروني كويس ديال المضاف الدكتور انقلق بخيرات وعليكم السلام ورحمة الله وبركاته دكتور السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته يا اخوة بخير بين هردو دكتورات عزيز وقلق خوش تبي دكتور وجد حسكي الويري بي طبيعي كلام ديروا دكتور خدي يا دكتور هنقلق بخيرات سلامك صحتان شنو دكتور زور سپاسانەکەین تندرستيتان منور زۆر سپاسانەکەین ئێمە بەختەوەرین لەگەڵ ئێوە ئەو پاشیوە بەڕێ دەکەین ئینشاءالله بەختەوەر بن و هەر سەرکەوتوو بن بە تایبەتی گوێمان لە دەنجی مامۆستا بوو ئیتر دەنگی مامۆستای چۆیە ئارامی دەروون پێی دەوترێ ئارامی دەروون سوکونای ڕۆح دایمەن هەر خۆی قورئان خۆی ئارامی دەروونە ئەو دەنگ و سەدا و ئەو فۆنتانە لەوانەوە کاکرێبوار و ئەوانە مۆسیقین ئەوە زیاترە دكتور چاوات قرآن دا بحث آرامی و درونی ها تکرن بو خواندنا قرآن پیروز بله طبعا تماشاكل وقرآن خين البيغمبر صلى الله عليه وسلم خوي يعني جاري داوي ليش لصحابة كان خوي كل فرموي قرآن ملو بخينا با من جويب دمي فرمي يا رسول الله قرآن بس تدا بس يا أمن بخوينم بيغمبر فرمي صلى الله عليه وسلم إني أحب أن أسمعه من غيري أما بيبخش يك قرآن ملو بخيني أمنش جويب دمي جاء فرمي سورة النساء ملو بخين هتاجا ويشتنو آتيك أخواي جورا فرمي فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء الشهيد الله بيغمبر صلى الله عليه وسلم لو يجرياه فرمي حسبك بس لوتك أو آية باز دك كأخواي جورا دري روج قيامة هركس پیغمبرك لسر أمتك خوي دبيت شاهد وبيغمبر صلى الله عليه وسلم لسر أمتي خوي دبت شاهد الله لبر أول تأثيري ليك كذبت شاهد لسر أمتك
تو داوەچ لە مامۆستا دەشت کە بری ئەو ئاتەمان لۆ بخینەوە بە دەنگە تایبەتەکە فەرموو مامۆستا دەشتێ و ئاەتەمان لە بۆ بخوێنەوە. یا الله الله الرحمن الرحيم فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. بارك الله الله خدای تعالی شفاعت تا پیغمبری خوشتوی کاکتۆر بەم نیگۆ گوتێت و دەنجی خۆت پێوەیە گوتمە خەر ئەوە ئینی ئوحیب نەسمعه من غیر ئەم بەخۆم کە دەڵێم سەد بەخۆم ناکەم بەس ئەوی گوێ بیستە گەلە خۆش ئەوە خۆی ئەزانی وەکو چێ لە ڕووی سایکۆلۆژیش کابرا خۆی جوانەکە کەشخاکە بە برادەرکەی ئەڵێ جوانم ئەڵێ ئەوم لێ دێت دەنگی شوایە دەنگ ئیلا حەزەکەی یەکێکی تر توش دەهەیە چەند دیا دەنگی مامۆستا دەشتی توش دەهەیە 11 لە 10 الله ئەکبەر دکتۆر تو چەند دیە لەسەر دەیدە دەمێ بارك الله فيك الله خودش ترازي هەرچەند دەنگخۆش هەبێت لە وڵاتی ئێمە هەر خۆشترە و دەنگخۆشانە هەبێت دەنگەکە و لە ئەحکامیش الله دەنگێت خۆش هەر بمینن خێرا من وێست دکتۆری نردوان عزیز خوشتوینە بەردلی مە خودی سەرپەشەوەدا ئەم نازم لە چی هەنگ دەست پێ بکەم چکە هەردووشی هەپەیوەندی بەم ئینسان و دەروون و گوناح و خێر و سەحەتی هەیە ئەو تەمەنی لە من گەورەترە لە کنەوی دەست پێ بەگەرەی بیانێ دکتۆریان هیچ مشکلم نییە مامۆستا کیش دەستیدا ئەمن یا مامۆستا ئەتوو بریەکەم زار کیش دەستیدا بکەرم کە دکتۆر بەس مامۆستا حەزم لێ بەس ئەوە بەخۆشی کەشف کرد مامۆستا گەنجە ماشەڵڵە هەردووکە ئیشەڵڵا خودێ سەحەتەوە هەر بۆش کرد سەلامەت بیارم وەختێ ئەم بەحسا گومانە خراپەتکین یەکسەر ئەم بەحسە هەندێکین و ئەم گومانە خراپە خەلکی بین وانە بەس داجارێ ئەم بچنەوە مازن گومانە خراپە بخودێ تەعالا کە ئەو چاوەهاتیە بەحسکردن و کەنگی مرۆڤ گومانە خراپ بخودێت بت و مەهاژێنە و چاوە بەحس کردە کە ئەو گونەهە چەندە مازنە بەنای خۆی بەخشەندە و میهرەبان طبعا ئەگەر تەماشا بکەین لە تەواوی ئاەتەکانی قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوناحێکی گەورەیە یەکە لە کەبیرەی گوناحەکان کە ئینسان زەنی خراپ بێ بەرامبەر بە خوای تەبارەک وتەعالە يعني نابي إنسان وابزاني كأنه خواي تبارك وتعالى بلين شوازي شواية أو إنسان عذاب دتك خوي خواي قول الحديث قدسي ده فرمي أنا عند ظن عبدي بي فليظن بي ما شاء ده فرمي أمل لكن قماني بندكم كوي حز لي بقى وها قمان بمن ببا حز ببا قمان ببا لي خوش دبم لي خوش دبم حز بك قمان بك عذاب يدم عذاب يدم يا الله با أو تصوري برانبر من كوا أو هاي في خوشة بقى أو هاب كان زالوي براستي لا شريعة دا زانان دا فرمون إنسان حتى لدنيا دايا يعني ترشيها بلا جناح بلام كبروا بيري روي بيتاقتي روي وميدي زياتر ببخواه يعني أو وقت أبي لحمو كاتك زياتر ظني وابي كخوالي خوش دبي يعني تماشا رابرد وكي نكاتن بلكو تماشا وكبرانبر بشدر وبرانبر بخواي تبارك وتعالى كغفور ورحيم ولي بردين دكتور هالفيري أم فرغي كوبشي يعني إنه أم همي قلنا كوارين بله يعني همي عبدت خد تعالى قلنا كوارن وخير الخطاؤون التوابون وانا بله بس شوانو كأمل فيري بيجين خدي حسكت خدي برحمة خو إلا دي ما بتا فيردوسي حتى أجر ما قلنا جيبن وكام تشينا برانبر خدي دي شو تعاملت قلمك يعني أوصلنا أبا ما بريد أو كي خدرشت بله پیغمبر صلی الله علیه وسلم خوی وای فرمووە یعنی دەربارەی ئەوەی حتا کە ئینسان لقاش لەگە خوای گەورە دەکا ئینسانە بێ زۆر ئاگای لە عەمەلی خۆی هەبی چونکە لە شەرعدا لە بۆ ڕۆژی قیامەت هیچ شتێک ئەوەندە دەوری نییە بەقەدەر ئەوەی کردەوەی خۆی ئینسان پیغمبر فرمی صلی الله عليه وسلم ما منكم من أحد إلا سيكلمه ربه ليس بينه وبينه ترجمان ده فرمی هر یەکێک لێوە خوای گەورە قسەی لەگەر دەکا
از بادی بادینی لە بینی تو پەروەردگار تەرجومان نییە بە کوردی و بە ئینگلیزی و بە تورکی و بە فارسی هەمووی هەر کەسە بە زمانی خۆی پرسیاری لێ دەکرێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لە لای دەستە ڕاستی بەهەشتە لە لای دەستە چەپی جەهەنەمە. دەفەرمێ ئینسان اتقوا الله ولو بشقی تەمرەتی، دەرێت بەکەرتە قەس بەشیش بوو تو لە خوا بترسە بیکە سەدەقەی بکە. فإن لم تجد فبكلمة طيبة يقصي باش بقى أوي شدنا كواتا اف قسبيت اینو بس ازيكم اخيرا اخيرا كابو منها طبعا باكيد خير خديه باخيرا كتب بقى امن همون روجك لصح حسابي دزقاي خيري دكم كوا قاعده دايما صح دكتور تسرى خفنا خو بردوام با دونا قطع بي كاكتور بالنسبة آخريش أو حديثي كذا فرمي لكاتي مردنيش هرقمان يعني بشر كنزيك دبتو لمرق يعني أوش لا يموتن أحدكم أوش إلا وهو يحسن الظن بربي بلا زور حسن الظن ببرانبر بخواي تبارك وتعالى بلا براسي إنسان لويك لروج قيامة دا برانبر بخواي قوري دايبيني من زور جاري واي بعضلم أو قصاني كده يكم باساوني لوي خلق جناحي بكا واقع وحقيقتي بديار خستني شريعتي إسلامتي لو موقفة پیغمبر فرموتي صلى الله عليه وسلم خواي قوري سط رحمتي هي الله يق رحمتي ناردوه تسروي زوي نوهتو هرقرتي لو قيامة أفرمي بو رحمته شير رحم بابتك كي خويدك أخي شير كانوا يتيري كوتت بردستي هلا يدك بلان بس كي خوي بيلس برز دكاتو لي داناني لبروي أو رحم سوزب بشي خواي قوري ببركوتيا كوتتو تماشا دك يستمع عمومي شريعة تماشا بكين براستي لو روج قيامة من قلق خواي قوري برحمتله لوي كي يستائم لدنيا دا توقعي دكين خواي قوري زور بالرحمة بس اون دي فرمي يرحموا من في الأرض يرحمكم من في السماء خواي قوري رحمتان في ذاك هاي خدش ترازي دكتور جانا اما ما بحثي خو بين عبدي وخد تعالى كر بس با هر خد تعالى جي هر تشتك في الدنيا دا تشكري دامروف مرتاح بت دامروف خوش بجيت دامروف ريكوبيك طيبتجي تعاملت قالك ودبكن اس نوك خدينا كت ظنك خراب قومانه چي خراب لسر ما مستعد دشتي دروس كم لناو ضلي خوم نازانم ها بياوة چي كوا كونية بس لناو ضلي خوم قوم اني خرابم هبي لبرانبري دروني انساني وايل دكاتوشي نخوشي برنگ و روي تيك بتسي يترجاني ناخوش بي تندرستي خوي لروي دروني وهي جیاوازیەک نییە لە نێوان کۆمەڵایەتی و مرۆڤایەتی و خدای تەبارەک وتعالە هەمووی تەواوکری یەکترن لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی شکبردن گومانکردن یەکێکە لەوانە بێمتمانەیە واتە کەسێک کە متمانەی بە کەسی بەرامبەر نەبێت متمانەش لە دەرئەنجامی نەگەیشتن بەڕاستیە کە ئێمە ڕازگۆنین لەگەڵ یەکترە یان شتێکی شاراوەمان هێل لەگەڵ یەکتردا دەکەوینە شک و گومان لە یەکتردا شک و گومان سەرەتای هەڵوەشانەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە لە نێوان دوو مرۆڤ ژن و مێردێک گومان لە یەکتر دەکەن کاتێک کە گومان لە یەکتر دەکەن ئیتر ئەو گومانە بە هەر وەسیلەیەک بێت گومان لە نەتیجەی پەیوەندیەکانی دەرەوەی خێزان بێت یاخۆت لە دەرئەنجامی ناوماڵ بێت یان هەر شتێکی تر بێت شارنەوەی ڕاستیەکانە سەرەتای دڵپیسیە سەرەتای هەڵوەشانەوەی ئەو پەیوەندیە سۆزدار و خۆشەویستیە بەهێزەیە کە لە نێوان ژن و مێردەیە کاتێ ناگەی ڕاستی گومانەکان زیاتر دەبێت گومانەکان گەورەتر دەبێت وای لێدێک کە متمانە بە کەسی بەرامبەر ناکەی کەسی بەرامبەر وە ناکەی هەموو پەیوەندیەکان دەپسڕێن لە نێوان یەکتردا کاتێک کە پەیوەندیەکان پچڕە ئەو کاتە تووشی جێژاوێکی دەرونی دەبێت یعنی تووشی ئیستراباتی نەفسی دەبێت ئەو جێژاوە دەرونی وا لێ دەکا سترێسێکی دەرونی لەسەر زۆر دەبێت بەس دکتۆر یەک فراغی گچکە بەڵێ سەتاچەندی ئەو ژن و مێردانەی کە دەگەنە تەلاق لێک جیابوونەوە سەبەبی سەرەکی بێمتمانەیە چ کاتێ ئێمە ئەو شک و گومانە کە لەگەر کەسی بەرامبەر بۆیە باسی ژن و مێردەم کرد کە لە هەموو کەس لە یەکتر نزیکترن ئەگەر کەسی سێم دەخالەتی کرد کەسی سێم بووە تەرەف یان لای ئەو یان لای ئەو کەسی سێمیش ئیتر ئەمە داکوبابی ئەوە ئەمە داکوبابیەوە هەر کەس لایەنگیری ئەولادی خۆی دەکا نەبوونە تەرەفێک لە حەلی مشکلە بەڵکو بوونە تەرەفێک لە لایەنگیری کەسی بەرامبەرەوە حەقیاندا بەو حەقیان نەدا بەوی تر لا تسمع من الأول ما لم تسمع من الآخر
فإذا سمعتم اثنين فاحكموها بالعدل أو روي نفسي زور أساسا جان. الله هرگیز جوێ لێ کەم مەگرە ئەگە گوێ لە دومیش نەگری کە گوێ لە هەردووچیان گرت بە دادوەرانە حکم بە ئەگەر دوژبن تا ئەگەر جەرگتە بۆ کەسی سێم کە دەخالت دەکات بە پەیوەندی نێوان ژن و مێرد ئەو کەسی سێمە وای لێ دەکات کە ئەو پەیوەندی زیاتر دوور بێتەوە چونکە کەسی سێم ئەوە دەکرێت پاڵ بە هەردووچیان وەدەنێ کویان ناکاتەوە پاڵیان پێوە دەنێ کاتێک کە پاڵ پێوە دەنێ بۆشاییەکە گەورەتر دەبێت ئێمە پێڵێن فەراغی دەرونی لە نێوان هەردووچیان دوورتر دەبێت لێک حاڵی بوون نابێت لێک تێگەیشتن نابێت کە لێک تێگەیشتن نەبوو دەرگای محکەمە دەگرنە بەر شەڕ دروستە بێت شتی تر ناپاچی هاوسەری دروستە بێت چوونە دەرەوە دروستە بێت ئەگەر ناپاچی هاوسەریش دروست نەبێت لەبەرەوەی پەروەردە و کۆمەلگا ڕێگای پێنادا بەو کەسانە ڕەنگە دوو کەسن لە ماڵێکە بەڵام هیچ مافێکی ژن و مێردایەتیان نییە تۆ لەگە برادێکە کۆمپانیاکت هەیە کۆمپانیەکت هەیە یەک لە وەسوەسەکان دێتە ناو مێشکت فێڵم لێ دەکا پارەی دەبە شتی تر دەکا ئەوە ناکات ینی ئیشەکەی بە تەواوتی ناکە سەرەتەی وەسوەسە بێتە شک و گومان لە شەریکەکەت کە بۆ شک و گومان ڕقابەی دەخەیە سەر کە ڕقابەت خستە سەر ڕقابەش لە ڕووی سایکۆلۆجیەوە ئیسراباتی نەفسیە ینی پەشۆکاوی دەرونیە ئەو پەشۆکاوی دەرونی وا لێ دەکات تۆزە تونند و تیژبی تونند و تیژ بە عنف ئەوە بکەیت گومان لە کەسی بەرامبەرکەی کە گومانت دروست کرد ئەبێتە هەڵوەشانەوەی ئەو شەراکەتە لە بینی هەردووچیانەوە کە بۆ شەراکەت ئینجا شەڕ دەست پێ دەکا کاتێک من لە تۆ دەپرسم بۆچی ئەو شەریکە لەگەڵ ئەو کابرا هەڵوەشاندەوە ئەڵێ ئەمە $2 مقامی هەموو لایەک ئەڵێەوە دز بوو فێڵی دەکرد درۆی دەکرد وای دەکرد چی خراپە پێی دەکەی لە خوێ پێشتریشەوە بوونەوە بۆ نمونە ژن و مێردێک 20 ساڵە پێکەوەنە کاتێک کە جا بنەوە مناڵیان لە نێوان هەیە هەرچی تۆمەتی خراپە ئیخاتە پاڵژنەکە ژنەکە هەرچی تۆمەتی خراپە ئەمە نەتیجە چێ شک و گومان یعنی ئێمە پێڵێن فتنەی دەرونی فتنێکی دەرونیە شک و گومان بردن بە کەسێکی تەرکە تۆ متمانەی پێناکەی کە باوەڕی دکتۆر تا بابەتێکی گەلێکی گرنگئینا تاوژی وەسوەسە شوڵەکیە شوڵە شەیطانیە الذي يوسوس في صدور الناس باشە ئەم چاوە وە بکەین شەیطان نەشێت وەسوەسێ بێختە دلێ مادا و شک و گومانە کەسێ نەبین خۆی ئەوانی تووشی وەسوەسە دەبن ئەو بەڕاستی نەخۆشی پێکەنی نازەم بۆ پێکەنی ئاتەکەی بەرامبەر کاکتۆر وها خیندەوە یوەسویس و فی صدور ئەختمە نامۆزە ئیمام وەنیە ئەتۆ حازر بە هەر ئاتەکمان خیندەوە بیخین وەڵڵای ڕاز دەکەی وەڵڵای دەبخینەوە ماڵ بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. جزاك الله خيرا. ده اسبسيوري بشكلك يديبكم. نبى مشتكل له أو زبطة بسيارة كاملة بكاب. وما لسر قزيد دروني اشتكي زور خوجة وروجة مقالكم خيندو جوان بو. أفرتك الضليل لما تار دانش بوم. كيككم كري ولا قر شربتكو قدامنا لكن أخوم لتنيش تخوم. أفرتش كهاد لتنيش تمدانش. إيه. ضلي أمن كيككم دخوار أوش قلش لي دخوار. هو مش زور بيم سير بو باشا. أخرت هو دي إجازة لمن ورنا قرتيها. ضل قلش كم خوار إيش قلش كي خوارت يوال حاسري ضل لا فكري خم لا فكري خم يعني تماشى ما كده وده بيشرم بي أسفول وأدبنا زاني الدنيا زني خراب بيبرت حتى آخر قل
درێ ئاخری کردە کەرتێک بەخۆی کەرتەکی دامن کەرتەکی بەخۆ لا حول ولا قوة إلا دەڵێت نفسم زۆر هەوڵیدا کە محاولەکەم قسەکی پێ بڵم دوایە خۆم زەبت کرد لی گەڕیان دیار هەر ئەوەندە تربیەتی هەیە ئەوەندە تێگەویشتیا یعنی خۆ سەفەریشەکە خۆ نابی شێتیش بیناتەواوی دەڵێت تا چوین لە ناو تیارە دانیشتین کە دانیشتین جانتایەکەم کردەوە دەبینیم کێکەکە ئیوی بۆ نەک ئیمن لا حول ولا قوة إلا بالله تەماشاکە زۆ حکم مەدە لەسەر خەڵک ئەو تەماشایم کردی کوورە کاکە ئەوانەی زەنم بەرامبەر بەوی دەبرد هەمووی بۆ خۆم ئەولاتر بووم لە قەزیەکە لێدا ئەوە ئەمن ئیویم دەخوارد نەک ئەو ئیمن بخوازە ژنەکە چی ڕووی ئەوەی دیکە ئەویت کە ڕۆی دەڵێ دەرە تاریخ بووم نەمتوانی بچم پێی برم داوای لێ بردیش دەکەم بس حكمت لو داني حكمت لو دا او جني برامبري وند بسبر وتحريم طبعا خصينك والله رنگ اويش لطلي خوي هزار قصي كردي هزار قماني هيك اخيري كلو كرد ما كرتك او وقت تيجوشتم زور مهذب وتيجوشتم بس امن دوايا تيجوشتم او امن قصدم شيء موضوعي وسوسكت با وند لو برم تكو سؤالم بي جرين بو براس موكم ما مستا عيني زور زارو برسياره مان لي ذكري خلقي دسنوش دوباره كاتو غسل دل اوي تانشي همي بخوم دادا كم جيزر خلاص بي دەکەم و وەسوەسەم هەیە وەسوەسە بزانە دوو جۆر وەسوەسەمان هەیە یەک هەیە هی فکرە ئینسان دائما فکری خراپی لۆ دێ فكري خلافي له أو دائما بأعوذ بالله من الشيطان الرجيم وتنزار سورة قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس دو باركاته للدروة أو هي النفس لون لا أو بفكر دادي عديت أنا وفكري وكفر بمشي دادي أو أنا بمشي دادي خلك يدري من ناتو أنا مدفعي بكم إباشة هي تدنية إنسان أو هذا اللي شدال غيلي هذا فكري خراب بمشي دادي تو هي سلاحك بيني مواجهة بكي زور قرستر دبي لسرد بلام كجواب ديو بعوذ بالله من الشيطان الرجيم سورة فلق دخيني سورة ناس دخيني أو هجومة والله دانوية إيدي تشاد ببشرك دو أواني كشتكان زور دو باركات ومثل وسوسه لدزنويش لما تجارك دزار دستي دشوا ببر دوام يعني دست داتي إرد بتسم دستم بشوم يعني اشتكان دو باردكاتو دائما لروي شرعي ودا دائما اگر وسوسه لاعمال بو لكرده وكان خاصه لدزنويج ونويج دوباره كدنو لغسل لوانا فقط سيروجان شتي تكرار نكاتوا خزبتي خوي بكا يعني هيك شتك دوباره نكاتوا بون من حتى وسوسه لو دروس تبي در كم كليل دا يعني كتسو بتي تماشا كتسانابي نكاتو دوباره يعني دوباره لجاني خوي تركه يكسر او انسان هذا بأو وسوسه كزور خلق معاناتي بهندي كذا هي براستي نويجو دز نويجو اوشتان دوباره دكاتوا هول بدا تكراري سيروش لاشياني خوي راقري راس يسر حتى كاتب شو موضوع شي دروني من سيارك تو لسر هندي بوكا قلت توشي وسوسه كردينو واوي بمن جواب دا وصورتك بما مستاخذ او اشتاون باركش والله بس ازف صادم انا موضوع ما جات بابتك ظن ونيا باسي وما كلمه مستوى هميان دستيان خوش بيت يكش زور ضروره او وسوساني ما مسابا باسكا لا حول ولا قوه يعني وانا خوشيكي درونيه خوای گەورە هەمومان لەوە بپارێزیت ئەو یەکە کەلوانەیە ئێمە پێڵێن شێرپەنجەی دەرونی کە چاکبوونی زۆر زەحمەتە ماڵی ئینسان وێرانەکە خۆی دەزانی غەڵەتە خۆی دەزانی شتەکە لەتوانێت خۆی دەن بەڵام سەرەتای ئەو شێرپەنجەکەی نییە بۆ هەر دەیکات ئەمە بابەتێکی ترە ئەو وەسواسەیە کە نەخۆشی دەرونیە بەڵام ئەو وەسواسەی کە فکری باسەکە سەرەتای شک و گومانە ئەوەی فکری باسەکە کەم زەنی خەراب بە تو دەبم زەنی خەراب بە کەسێکی تر دەبم خاصن زەنی خراپ بە ئەو کەسەی دەبی کە لەگەڵت ئیش دەکات زەنی خراپ بە خێزانت دەبی زەنی خراپ بە کچەکەت دەبی بە کوڕەکەت دەبی زۆر زارەیە کێشەی گەورە دروست بووە کێشەی کۆمەڵایەتی دروست بووە هەڵوەشانەوەی خێزان لە شتانە دروست بووە بەدحاڵی بوون دروست بووە نمونەی ئەو هەچمان هەیە دکتۆر مەسەڵەن هابوو نمونە ژن و مێردم پێکەوە توزانم دەنگێک لە موبایلی دی ئەوها دەکا ژن گومانی دەبا ژن هەر ئەوها ئەزین چۆنە ئەو نمونانەمان گەلێک زۆرە ئەو شک و گومانەکردن لە یەکترەوە خاصن لە نێوان ژن و مێردە کاتێکە زۆر جارەیە پیا و تەلەفۆنێکی بۆ دێ دەچێتە ژوورەکەی تر و قسە بەزی دەکات یان مەسجێکی بۆ دێ مەسجەکەەوە ناکات یانە تەنیش خێزانی دانیشتووە بەزی مۆبایلەکەی مەسجێک دەکەیان ژنەکە ڕقەمێکی لە بۆ دێ جواب ناداتەوە پیاوەکە کەوێتە شک و گومان دەڵێ و ڕقەمت بۆ جواب نەداوە ئەو شتە بۆ ئەوە نەکرد ئەوە یەک لەو شتانە دێ کە نەبوونی متمانەیە خۆی یەکێک لە لێکتر تێگەیشتنی نێوان ژن و مێرد بڕوابوونە بە یەکترەوە لێک حاڵی بوونە لێک حاڵی بوون و قبولکردنی یەکترە ئەگەر لە بنەمای هاوسەرگیری ئەوانە نەبوو لە هەموو شتێک شک و گومانە بات
هەتا بۆ نمونە زۆر جارێ پیاوی وها بووە کە چۆتە دەرەوە خۆی جوان کردو بۆنی لە خۆی دێژنەکەش و گومانی کردێ ئەڵێ بۆچێ خۆ جوانەکەی و بوو لە بۆچێ بۆن لە خۆتە دەی لە ئاهەنگی خێزانی ئەوەی کە هەموو خێزان وشتیوە کاتێک کچەکە سێری یەکێک لە کوڕە خاڵە و مام و ئەوانەی کە خۆیان دەکا پیاوەکە کە بێتە شک و گومان ئەبێتە شەڕیان کە دێنەوە ئەبێتە شەڕێکی گەوران ئەمە جگەلەوەی کە نەبوونی ئیمانێکی پتەوە نەبوونی عەقیدەیەکی پتەوە لەگەڵەوەشە بوونی گرفتێکی دەرونیە لەو دوو کەسانە جا ئەو وەسوەسانەی کە مامۆستا باسی کرد ئێمە پێڵن نەخۆشی دەرونی کە تیکراری شتەکان نەخۆشی و ینی جاری وا هەبووە جاری وا هەبووە کێس هاتووەتە لای ئێمە لە نوێژی عیشاوەوە ئەو ئافرەتە چۆتە حەمام خۆی شوشتووە سعات چواری بەیانی بانجی کوڕەکەی کردوەتی تانچەکە پڕکەنەوە تانچەکە بەتاڵ بووە بە سەری شوشتووە جاریوە لە مزگەفتە نوێژی کردووە یعنی ئەو کابرای دەست نوێژی شوشتووە تاوەکو نوێژ خلاص بووە خەڵک دەرچووە ئەوە هەر خەریکی زۆر زۆرن ئەو وەسواسی ئێکجار زۆرە وەسواسی لە ئافرەتیش زۆرترین وەک لە پیاو برای دو حالت تصادف ما بین ایان جید فی زردمی دو زیادت اللي هاتینه ئەو سەردەمەی ئێستای تەکنەلۆجیا ئەو سەردەمەی ئێستا کە سەردەمی قەڵەبارغی پێ دەڵێن سەردەمی فەوزای کۆمەڵایەتی پێدەرن ئێستا زۆر بووە هەر کاتێک ئینسان ژیانی ڕێک بوو ژیانی بە بەرنامە بوو ژیانی سادە بوو سادە بەمانێ ئەوە خۆی سادە بێت لەگەر ژیانەکانی تر بە سادەی لەگەڵ خەڵک ژیان ڕازگۆ بوو قەت تووشی ئەو وەسوەسە نابێت وەسواسی نەتیجەی سەدمەیەکی نەفسیە نەتیجەی لێ قەومانێکە نەتیجەی فشارێکی دەرونیە نەتیجەی ئیفلاس بوونە بۆ نمونە دوو تەلەبەت هەیە لە پۆلی 12 هەردووچیان بە تەمای دەرەجەیەکی 100% بێنن ئەو خۆی بە تەمای 100 دانەوە بەڵام کە بۆی دێتەوە هەفتای بۆ دێتەوە ئەوە تووشی وەسواسی دەبێت لە مێشکی خۆی هەلێکە داتەوە بۆچی غەڵەتم کرد پاشینکەینە سەر بۆکیدی بزەبن ئەگەر نەیتوانی ئیرادەیەکی بەقەوەت هەبێت ئیرادە معنێت چیە یعنی ڕێزگرتن لە خۆتە ڕێزگرتن لە بەهایەکانی خۆتە ئیرادەی نەبوو وەسوەسەکە زاڵە بێ بەسەر لاشک و گومانەوە دەکا غەدریان لێ کردم دەرەجەکە ئەوە بوو یا الله ئەوی گۆپاڵی خۆدە خوش دەستپێکی مشکلە ئەوی بێلە دکتۆر بابەتێکی دیە هەیە ئەم پشتنگە پێک vەگرێدین کە شوولەکە مۆزنێر پێشیا من دەرونیان من خۆ حاضر نەکری ئەس بچمەت ناو فیشولیدا چاوەیە و ئەگەر ئەو شوولێ مۆزن دەرونیان ئەس خۆ حاضرکەم بێژم ئەزێت فیشولیدا سەرکەوم ئەس مرۆڤەکێ زیرەکم ئەس مرۆڤەکێ خوددان ئیرادەمە و خوددان عەزمم ئەس دێت نەجاحەتی ئینم و سەدەسەد ئەسێ سەرکەوم ئەم دێ پشتینگە ئینە سەروی کۆچەوە دەرونیان ئەم خۆ حاضر کردین بەس دکتۆر ئەم سەکێ بۆ نمونە ئەزێنو کە تەلەفۆنۆ برای خۆکم تو جوابی نەدایەوە هیچ ئاگای لە من نییە کورێ ئەوە خوا عالیمە ئێستا لەگەر فرانە کەسیە خوا عالیمە ئەوە ناوی قسە لەگەر من بکە ئەوی تەرکۆ من ناکردی ئەوە حەش من ناکرد و نزانم چ حتى ئاخیری و برای مژی فەقیری ڕەنگە نوستی بێت درست ئەو پشت ئەڤە بۆ من گونەها یانجی بتنی ئەڤە هەوسە پشتینگەنا بتە گونە ئەس هەکە گونەهژی بت ئەس چاوی گونەهژێ بم لسلفي صالح قصيشان هي دري التمس لأخيك 70 عذرا دڵێ لۆ برایەکەت ئەگەر شتێک جواب نەبوو یان شتێک نەبوو هەفتا عوزری لۆ بینەوە هەفتا عوزری لە بۆ بینەوە لۆ چونکە بیناءً لەسەر قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تو زەنی خراپە بەی دەفەرمێ ئیاکم والظن فإن الظن أكذب الحديث ئاگادارتان دەکەمەوە لە زەن چونکە زەن درۆترین درۆی یعنی لە درۆی هەرە گەورەکان و مەزدەکانە نابێ ئینسان زەنی خراپ بەرامبەری بە زانایان دەفەرمون ئەو کەسەی کەوا زەنی خراپ بە خەڵکی دەبا مراجعەی دەرونی خۆی بکە ئەوە دیوی زۆرێ بە زماندەری دەخاتن دەرونی زۆر پاکبی قەت زەنی خراپی تێدا دەرناچی لۆی ئێستا ببینە وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد ینی زۆر دەبینی لە خێزان هەڵەوەشێت و بینی دوو کەسێک دەچی لەسەر گومانێکی خراپە لەوانەیە گومانە ئەسلیشی نەبی زانان میثالمان لۆ دەینەوە ئەوەندە بە جوانی دەڵێن ئەگەر کەسێک لە ئەشکەوتێک هاتە دەرێت چەقۆچی بەدەست بوو بەخین بوو چیە ژۆرە پیاوێک کوژرابوو نابی برێ و پیاوە کوشتێتی لۆ چووکە تو بە چاوی خۆت نەدیتە ئەوە گومانە مجەڕەدی گومانە کو شاهدیە دەی ئەو کوشتێتی چێ دەرێ و قەساب نیە و چەقۆی پێ بۆ چوویتە ژۆرە و هاتە دەرێ لۆی ئێستا ئینسان زۆر جاری وایە کابرا گومان بە خێزانەکەی دەبا یا خێزانەکە گومان بەوی دەبا لەسە بەستترین شت گرفت لە مابینی یەکتریدا دروست دەکەن و دەڵێ ئەوە لەوانەیە ئەو شتەی وا کردبی ئەمن ئەو ڕۆژە مەقالەیەکی دیم تەمەشا دەکرد زۆر جوان بوو دەڵێ برادێک تەلەفۆنی لۆ یەکێکی کرد گوتی لە مستەشفام $200 لۆبینە زۆر ئیشم پێیە
دەڵێ نیو سعاتی پێچوو نەگەویشتەکەنی تەلەفۆنی لۆ کردو و قەپاتی کرد یا الله دەڵێت چەند قسەی ناشرین هەبوو دەربارەی کردی خە تەلەفۆن قەپاتکردن معنای چییە دەڵێت تۆزەشکەی پێچوو تەلەفۆنەکەی کردەوە تەلەفۆنی لۆ کرد گوتی لە پێش دەرکەی مستەشفام وەرە پارەکەی وەگر گوتی لۆ قەپات کرد گوتی موبایلەکەم لۆت فرۆش پارەم پێ نەبوو تو بەس تەماشاکە خەڵک یعنی کووت و زەمبەر هەری ئەو مۆزوعەکەی بینی تو تەڵەبە کشت لەسەر مۆزوعی زەنی ئەو چ بوو تو تەڵەبەک زەنەک هەبوو تەڵەبەیەک تەماشای تو دەکرد نازانم ئەوە چ بوو ئەو مۆزوعە ئەگەر بەبیرت بێتەوە تو سەر و دەرێکم لۆ بڕێ بزانم والله دەری تەڵەبەک هەبوو تەماشای دەکردی مەلایەک هەبوو زۆر زیرەک بوو توش دەچێ مەعهەدی و نازانم ئەو مۆزوعە دروستە ئەوە هاتەوە ببیرت بەڵێ دەزانم چیان دەر ئەوە بەخۆی من دەچوومە کولیەی بە کراش پانتۆڕی دەچووم کە لەسەر تەلەڤیزیۆن و شاشەش ئەمری دەدیت تەماشاکە نەوعێکی دیکە بوو ئەجا وەی زانی بوو ئەو ئەمە نیمە ئەوەی سەر شاشەی تەڵەبەکە گوتی مامەستا ئەوە یەکێکەی لە تەلەڤیزیۆنی قسان دەکا زۆر بە جەنابەت دەچی ئەمش لەوەی تەریق نەبییتەوە گوتو کاکەەوە ئەمنم گوتی مامەستا توی چ ئەوە زۆر زیرەکە ئەوە نەوعی نییە لە زیرەش گوتم کاکە ئێستا زیرەکە گوتی ئەگوتم باشە مادام زیرەکە تەواو دەست خۆش بی دوایە چوو لە تەڵەبەی پرسی بوو گوتی ئەمن دەرێ بە مامەستا خالیدی دەرێم یەکێکی لە تەلەڤیزیۆنی بە تو دەچیت دەرێ ئەمنم ئێکوەرە گوتیان شێتەوە بە خۆیتی تەواوە بەس ویستم تەریق نەبتەوە ئەوەی زاری من بە سەعبەتی وا پێ موبایلت پێیا تو دکتۆر بەڵێ خۆت نەمدیتی بە قات و ڕیبات یعنی بە کراس و پانتۆر نەدیتیا ناوەڵەکە لە سەفەران زیاتریان لە مەحل هەر لە کولیش والله بە تەماشایکم نەمدیتیە هەر تو هادیتە مامۆستا ڕەنگە تو بدیت بە لە بزانم ئەتوش لێ تێکەر نابی لەو خۆشە قسە خۆش لەم برادێک دەیگوت لە دۆ برادێک خۆم لە مێژ بوو نەدیت بوو گوی چاک و چۆنیم لەگە کرد مەرحەباییەکی زۆر خۆش قسەی زۆر خۆش و ئەوانە گوتی کاکە تۆم بە چیش تێگەویستی گوت کاکە تو کاک حەسەنی برادرم نی لە کولە پێکم نەبەخوای هەونیمە گوتی ئەوە نۆرمەل بۆ ئەو مشکلن باشە گوتی سبەیلی ئەمن کاک حەسەنم دیتەوە کورە کاک حەسەن ئەمن دوونەیەکەکەم دیت گوتم نەوەی دوونیمە ئەمن ئەوەی دوونێمە کاکە ئەوە کراس و پانتۆڕش والله ماشەڵڵا دیتت کیوا چوبی جاکی خۆشە سەفەرێت خۆش سەفەریش خۆش دەکەم والله ماشەڵڵا من دەستی ئەو شوێنەی دۆر لێگرتیا ئەوە کێ هە لەسەر دەرونی دەرێت ثلاث يذهبن عن قلب الحزن الماء والخضراء ووجه الحسن والله ما مستاء قري بيقولي والصوت الحسن والله هذا رسش تي خمرين دلان ايشان كسكاي واو والله يهرب والله طلبك ناحقنا بون ناحقنا علي اخوي ماشي اجا اما شتيك لسروي بابلين سام بونمونا تلفون بو ما مساعدشتي دكم جابينيا دوباره بو دكم جابينيا پرورده انسان بیرکردنەوەی ئەرێنیمان هەیە ئەمن بەخۆم مبررات دەینمەوە لە ڕووی ئەگەر ئینسانی ئیرادەی هەبێت ئەڵێم لەوانەیە لە نوێژ بێت وانەیە لەوانەیە جوابینێت لەوانەیە وەختی ناخواردنی بیت وانە لەوانەیە لای دکتۆری بیت فێرکردنی منداڵ پەروەردەکردنی گەنج لەو بیرکردنەوە ئەرێنی زۆر زۆر زەرورە یعنی دووری دەخاتەوە لەو شک و گومانەی نەکە تو ڕەبی تەلەفۆن لۆ برات بکەی بڵێ وەڵاهی جوابی نەداوە دیارە قیمەتی من نازانێت یان دیارە ئەمن بە ئەوەندە وەرناگرێت ئێستا ئەگەر پارەی تێدا بایە زوو جوابی دەدایەوە نە ئەو شتانە نابێ ئێمە ئەوانە ئەو شتانە لە دڵت دەربێت دایمەن مبەڕیری باش بە ئەو کەسەی ببینیەوە کە ئەوە دەکات ئێستا زۆر جار هەبووە بۆ نمونە ئەمن با بڵێن لە دەرز بوویمە تەلەفۆن هاتیە ئەتو نابی جواب دەیەوە چونکە تو بە تەلەفەکان ئەڵێ نابی مۆبایل پێتان بی مۆبایل مەمنووە تو 50 دقیقە جوابی نادەیە دوو جار لێ دەداوەنیە کە دوو جار لێدا کابرا کە تۆڕەت دەبێ نابێت تۆڕە بێ حەق بەو نییە دەبێت ئەمە خەڵک فێرکەین چۆن مبەڕێر لە بۆ ئەو شتان ببین لەوەی شک و گومان دروست نەبێت پەیوەندیۆ نەفسۆ مرۆڤی دەرونی مرۆڤیت گەل گەردوونی حتا چڕۆ دە و سەڕاستاکان بێژین کۆ علمیان تو گومانە خڕۆبی دێتە ڕێت تو گومانە باش بی باشی دێتە ڕێکۆتە حتا چڕۆ دە زانستیان هوسەهاتیە سەلماندن ئەتو گومانی خراپ بە چوار دەورت بی خراپە دێتە ڕێت مەسەرەن ئەو شتە تێک دەچی ئەو دیوارە دەڕۆخێ ئەو دنیا وێران دەبی ئەمن دەبمە ئینسانە چی قەردار ئەم دەمە ئینسانە چی فاشل لەو دنیای خوانەکە
یان ئەوە تا ئەو دنیا دەبتە ئاوەدانی یعنی گەشببین بیگەشببین هەتا چڕاددا وەکو نەفسی ئینسانی دەردەچی ئەوەی تو باسەکەی هیچ بنەماکی زانستی نییە بڵێ وڵای ئەمن گومانی خراپ بم ئیتر خراپبی ئەو دنیا وێرانەبی وێرانەبی ئەو دیوارە دەڕوخێت دەڕوخێت تەفاعل و بالخێر تەجدو ئێمە بەستشم ئەوەیە ئەوجە قەزدی من ئەوەیە دایمەن ناخۆشترین شت ئەتوو یعنی گەشببین بە گەشببین یەکێکە لەوانە هەموو خانەکانی مێشکی ئینسان ئەرێنی بیر دەکەنەوە بە ئیجابی بیر دەکەنەوە دایمەن ئینسان دەموچا و هەڵس و کەوت و ئەوانە گەشببینانەبی بەرامبەر ئەو نەهامەتیانێک کە تووشی دەبێت هەرگیز لۆمەی خۆی نەکات با بڵێن ئینسانە تووشی موسیبەتێک دەبێت وانە دایمەن الحەمدلله باشترین کەلیمەیە وانە الحەمدلله على كل حال وانە کە ئەو شتەی دەڵێ یەکێک لە تەفاعولەکانە یەک لەوانەیە کە بەرگری دەرونی ئەو کەسە بەهێز دەبێت کە بتوانێت مقاومەی ئەو مشکلەیە بکە ئەو مشکلەی حەڵکە بەڵام کاتێک کە کەسێک توش دەبێت دەڵێ وڵی ئەمە نیچەوان سێزدەمە وڵی من بەکەچی هەرێ بوت بێژن لێو چاوانم چەندە سێزدە ئەوە لوو ئەوە ڕقەبێک دوایە باسی دەکەی شەرعیش نییە کە دەگوت ئەوە قەزیم چێک کاک دکتۆر ئەو کابرا دایمەن ئەو شتە چکە سێزدە شتەی بەرەکەتیشە دەڵێ نیچەوان سێزدەمە دەڵێ ئەمن بەدبەختم دەڵێم خۆم دەناسم قەت لۆم نایە یان شتێکی دانایە دەڵێ وڵی ئەمن دووشەمان قەت سەفەرم لێ نایە پێنجشەمان ئەوە هیچی ڕاست نییە بنەماکی ئەساسی نیە و لە ڕووی دینە و گوناح ئایدی مامۆستایە لە ڕووی دەرونیشەوە ئەو کەس یعنی جۆرێک لە قەلەقی دەرونی هەیە لە بەرامبەرەوە بێمتمانە بوونە بەخۆی لە کوردەواری دەبینی کەک پێ دەکژی دەڵێ ئەگەر جارێک بی خراپە ئەگە دوو جاربی باشە ئەو چ ئەسل و ئەساسی سنەتێکی دەڵێ الحەمدولله ئەو دەرێ یەرحەموکە الله ئەوش دەرێ یەهدیەکە الله ویصلح بالەکم ئەو ئەسلی سنەتە یا دەڵێ کوندەبوو لە جێیەکی خین ئەوە دەبی ئەو جێ چۆل بکری وانە ئەسل و ئەساسی نییە گوتن قەل لە ڕەش دەربە بت نەچنەش ئەوانە هیچ ئەسل و ئەساسی ئەوش خۆشە دەڵێگە دەستی خورا پارە دێ کابراوەندە دەستی خوران هەموو خوێنی هاتی پارەشین سێزدەکە نیوچەوان سێزدەکە تەماشاکە گەلە گوناحە ئینسان هەیە هەستی پێ ناکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە 591 لەدایک بووە باشە بڵێن کە ئەو سێ ژمارەیە کۆ دەکەنەوە بڵێن عفو بڵێن کە لەدایکبوونی بە میلادی پێغەمبەر صلی الله علیه و سلم سێ ژمارەکەی کە لێکەدەن دەکاتە سێزدە وەختی خۆی جوولەکەکانیان گۆتە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە عەلی ئەساس نیوچەوانی سێزدەیە چونکە لەو ساڵەی لەدایک بووە تێگەی ئادی ئیوان ئەوە بۆ لۆی هەندێک شتی خەڵکی ئێستا هەستی پێ ناکە ئەو کەلیماتان ئەگەنە نەخۆ مەوزوعی ژمارە سێزدە هیچ ئەسل و ئەساسی گوناحیشە ئینسان بەو نوعە ئەوە نەرێتن چکە دەبینی ساڵێک کەسێک لەدایکە بێ و لو ساڵە مەشئومەتیشکا لێ تێدا هەیە ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ساڵێکدا خێزانی مردووی وفاتی کرد هەل لە ڕقی ئەوان ئینشاءالله گوناحیش نەبێ هەل لە ڕقی ئەوان بە مامۆستا دەشتی سرود دەچی تایبەت لەسەر پێغەمبەری صلی الله علیه و سلم صلی الله علیه و سلم ئەو ئەوەی گفتکەیتە و مامۆستا ڕەزوانی بۆڵەبۆن ئەو چ بی ئەوەیە قام نەهاوند نان بەس ئەو شعرەشی بە بێخودی بۆ بڕێن ئەو زیاتر دکتۆر حەزی لە شعری بێخود ئەوانەی کلاسیک ئەم مەمنونین گر هدهدك عبادي سبعا دينا سبعتا گر هدهدك عبادي سبعا دينا سبعتا گر تختی سليمانية بعد هواتا گر تختی
ما شاء الله اي بارك الله فيك وإيش الله خذ اشترى ضبط امين اجمعين يا والله رب. بحشت يا ربي دكتور بله ظن خراب كنجي درست مروف ببت وبوكي درست مروف ببت لە ڕووی شەرعیەوە داگە تەماشا بکەین یەک حەدیثمان نییە و یەک ئاەتیش نییە ئاماژە بکات زەن باش بی ئینسان بە خەرچیدا ببات لۆی تەماشا دەکەی ئین الظن لا یغنی من الحق شیئا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم حتا دەفەرمێ زۆر خەڵکی ئەوەی نازانی کە دەبینی یەکێک گومانێک بە شتێک دەبا دەچی بە دوواداچوونی لە بۆ دەکا دەفەرمێ ئیذا ظننت فلا تتحقق ئەگەر گومانت برد پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بە دوواداچوونی لە بۆ مەکە یعنی دەچی تەجەسوسی لە دوو دەکات لەسەر دەکاتن بە دوواداچوونی لۆ دەکات پێدا دەچیتن ینی دەگەڕێ دەسوڕە بەشتی شتێکی بەدەستکەوی نە ئینسان ئەوها دڵی مرتاحتر دەبی بەرامبەرەکەی خۆی دائیمەن بە زەنێکی باش بخینتەوە سەتەماشا و ئاەتی قورئانی کە لۆ خوا ئەوەندە تەرکیز لەسەر دڵی ئینسانەکە فەرمێ یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم قلبی سەلیم چییە؟ هیچ حقد و بغزی تێدانی هیچ زەنی خراپی تێدانی هیچ یعنی ئەوەی کە دەیخیتۆ وەکو ئاوێنێک و ئەو هەدیشان مخموم القلب مخموم القلب وصدوق اللسان بەڵێ یعنی دڵێکی پاچی هەبی بەرامبەر بە خەڵکیدا ئەگەنە نیمانە لە حادیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی بێت و کەسێک زەنی بەیەکێک بردبی زەنەکەی برێن خێری تێدابی و چاکەی تێدا کردبی ئەولاتر وایە دائیمەن خۆی لە زەنی خراپ بپارێزی از نوکە خو ئەم وەکی کووردا خۆ بێژین دژمنێت مە گەلک بینە و نوکەژی مە دژمنێت هەین درستە ئەم زەنێ دژمنێ خوب بین مەسەنەن زەنە خڕاب دژمنێت مە هەمی گاوا دێن و دیدیسا ئەردێمەداگیرکن و دیدیسا زڵمێن مەکن و بێت ئەم هەشیاری خۆبین ئەو درستە یانژی ئەوژی ئەوە لە مەسلەی زەنج ئەولاتریشە خۆپارێزیکردن قورئانە فەرمێ خودو حیذرەکم لە بەرامبەر بە دژمندا ئەکید ئینسانە بێ خۆپارێزی بکاتن نابی لە تەرەفی بەرامبەری ئەگەر خراپ بوو ئەمین بیتن یعنی ئەوە خۆپارێزی بە واجب دادەندرێت لە بەرامبەر هەموو دژمنەکیدا ئەوە لە بابەتی زەن نییە بەس بۆ نمونە ئێستا تو بۆ باسی عیلاقاتی نێودەوڵەتی دەکەی ئەگەر دەوڵەتەکە بەو شێوازە بوو جێسی قەومتمانە بی ئەوانە دەبی ئیلتیزام بە قەزایە حتا نێودەوڵەتیەکانیش بکرێت کە نەوعێک لە ئەخلاق و نەوعێک لە قیەمی تێدا ڕەساو دەکرێتن ئەگەرچی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم الحرب خدعة یعنی زۆر جارێک کابرات دەتخەڵەتێنی فێرت لێ دەکا یعنی خاستن ئەگەر لە ئەسنای حرب و ناخۆشی دابی بەڕاستی بە هیچ نەوعکی نابی کابرا گومانی باشی بەرامبەریدا هەبی کە دژمنت بیەوێ شتێکی چاک لە بۆ تو فەرەهم بێنی ئەو شتە ناکرێت دکتۆر چارەسەریە دەرونێ باش یعنی مرۆڤ خڕابیە دیر بێخت و سوء الظنێ هەمی گاوا قورئانە پیرۆزە و وەکی تەلدەستپێکێکی گوتی ئارامیە دلۆیە بەس ئەم بەحسا چارەسەریەت زانستی بکەین زێدەتر وەختێ کەسێک تووشی نەخۆشیە دەرونی بێت کەنگی پێتڤیاوی چارەسەریە دەرمانە هەیە حەب و کەنگی پێتڤیە چارەسەریە دەرونی ئاخفتنێ و تەعاملە باش بێت و چ جداهیت ناوبەرنەوەدا هەیە من بەر لەوەی ئەو شتە بکەم کلمەیە کە دوێتی وتێ سوء الظن سوء یعنی شتی خراپ ظن هیچ کاتێ باش نەبووە وەکو وایە بڵێ تۆ شتێکم پێ بڵێ حەدیثێکم پێ بڵێ مەقولەیەکم پێ بڵێ لەسەر دزی باش بێت کەواتە ظن هەر خۆی شیەکی خراپە شک و گومان هەمووی خراپە یعنی زەن بۆچی دروستە بێت لە دەرئەنجامی پەروەردەیەکی خراپ لە ناو ماڵ ئەو پەروەردە خراپە نەتیجەی ئیهمالکردنی منداڵ و گرنگی نەدانە بە منداڵ کە منداڵ شک و گومان لە داک و باب دەکات شک و گومان ژنومێر لێکتر دەکات ئەم شک و گومانە لەگەڵ ئینسانەکە گەورە دەبێت چۆن منداڵێک ئەگەر لە منداڵیەوە فێری درۆ بوو کاتێک کە گەورەش بێت درۆی گەورەتر دەکات ئەبێتە بەشێک لە کەسایەتی کەواتای باشترین چارەسەر ئەوەیە کە بگەڕێەوە سەر پەروەردەی خێزان باشترین پەروەردەی خێزانیش پەروەردەیەکی ئیمانیە پەروەردەی ئیمانیە لە ڕێگای پەروەردەی ئیمانی لە ڕێگای عەقیدەیەکی ئیمانی نەک فێری نوێژیکەی فێری بکەیت چۆن لە نوێژ تێدەگا نەک فێری ئەوەی بکەیت کە درۆ دوژبنی خوایە فێری ئەوەی بکەیت چۆن ڕازگۆ بێت ئەوەلی فێرە ڕازگۆیی بکە ئەنجە زیانەکانی درۆی پێ بڵێ ئێمە دایمەن شتە خراپەکان پیشانی منداڵە دەین درۆ مەکە دزی مەکە شەڕ مەکە تەماشای دراوسێ مەکە وەرە شتە باشەکانی پێ بڵێ ئەوانە خۆی مەحوو دەبێتەوە چونکە هەر کاتێک بە منداڵەکەت گوت درۆ مەکە درۆ لە مێشتی ئەبێت دەبێت چی بێت بۆچی
درۆنە یان دزی ئێمە لە ڕووی سایکۆلۆجیەوە هیچ کاتێک منداڵ نازانێت دزی چییە نازانێت دزی چییە حەزی لێ شتە ببە دەیبات ئەی خاتە ژیرفانی قەڵمی برادەرەکەی دەبات وەکو حەزێکە ئەو حەزە ئەگەر وتت ئەتو دزی دەڵێ دەبێت دزی چی بێت غەفور و ڕەحیم کە بە کەسێک دەرێ ئەوەندە تەفاعول و ئەوەندە گەشتبین و ئەوەندە حەزی لە بۆ دین و ئیمانەکەی دەچێت ئاخیرەکەی پێی بڵێ ئەگەر ئەو شتانت جێبەجێنەکەی اینجا شەدید و لە عقابەکەیە مەیترسێنە بۆیە دایمەن ترس سەبەبی ڕئیسی شک و گومانە سەبەبی ڕئیسی ڕەنکردنە بە بەرامبەر کەسێکی تر کە تۆ گومان لە کەسێکی بەرامبەر دەکەی ئەو گومانە ئەچێتەوەی کە تۆ مافی ئەو پێشێل دەکەی غەدری لێ دەکەی خی گەورە لەسەرەوە محاسبەت دەکا کە زەن لە سەر کابراک دەکەی و هیچیش لە گۆڕێ نییە ئەوە لایانی سایکۆلۆجی چییە ئەگەرێتەوە سەر ئەو پەروەردەی نێوان دایک و باوکتر چارەسەریە دەرمانە بۆ نەخۆشیە دەرونی هەیە و کەنگی پێتویە هەبوو دەرمانە بگرن ئەو چاوەیە ئێمە سێ پایەمان هەیە لە بۆ ئەو حالەتە یەکەمیان گرفتی دەرونیمان هەیە هەمومان کێشەی دەرونیمان هەیە ئێستا هەمومان قەلەقین سترێسمان لەسرە سەر بە بالی بدەکەین مرتاحنین 1001 شت لە ناو مێشمانە هەمومانەوە هەیە ئەگەر توانیت ئیرادەیەکت هەبێ ئەو کێشە دەرونیانە ڕۆژانە حەلیکەی ناچێ پای دووەم بەڵام ئەگەر کێشەکان کەڵەکە بوو ئەبیتە ئەزمە ئەبیتە قەیرانی دەرونی ئەبیتە ئیستراباتی دەرونی پێویستت بە کەسێکی ترە ڕاوێژی پێ بکەیت پێویستت بە مامۆستای ئاینیە پێویستت بە هاوڕەیەکی نزیکە پێویستت بە کەسێکی شارەزاتترە ڕێت پیشان بدە بەوەی ئەو ئیتراباتی ئەو سترێسە لەسەر کەم کاتەوە ئەو حملەی لەسەر شانتە کەمی کاتەوە ئەگەر کەس نەبوو ڕێنمایت کات و باورت بە کەس نەبوو ئەو ئیستراباتە ینی ئەو پەشۆکاویە ئەو تێکچوونی باری دەرونی کەمێ پێڵێن کفت بوونی دەرونی کە کابرا کفت دەبێت هەلوەسات دەکات لە ڕێت دەڕوا قسە دەکات لە خەو کابوسی دەبینی کابوس و خەونی ناخۆش دەبینی لە خەو هەر دەستێتەوە هیلاک و ماندیە شتی لەبیر دەچێتەوە تۆڕە دەبێت عسەبی دەبێت پەیوەندی کۆمەڵایەتی تێک دەچێت برادران هەموو دەرێن ئەو کەسە تەبیعی نییە گۆڕایە وەکو جاران نەمایە تووشی بە حاڵی بوون دەبێت لە خەڵکە گوێ لە خەڵک ناگرێ هاوار دەکە حل نەکرا تووشی نەخۆشی دەرونی دەبێت نەخۆشی دەرونی ئەبێ یان لە خەستخانە بخەوێندرێ یان دەرمان بخوات دەرمانی دەرونیش وەکو دەرمانی زەخت و شەکرێ هەتا کۆتایی ژیان دەبێ بیخوا هەر کاتێ نەیخوا دەگەر سەر و حالەتە دەرمانی دەرونی هی وەکو دەرمانی نەخۆشی تر نیە ئەم دەرمانانە تەنها ئەوەیە کە تۆ شتەکانت لەبیر دەباتەوە هێورت دەکاتەوە هەندێک جار بێ ئاگاشت دەکات بەس کاریگەری سەر مێشکیویت کرد یانی کە بێ ئاگای کردی کاریگەری باشترین چارەسەر کابراایەکی شک و گومانە هەموو سبحان الله یی مازن لێ هاتی شک و گومانە سەر هەتشید بێت چاوە ئەم قورئانە پیرۆز و خواندنە قورئانە پیرۆز و گوێگرتن لە قورئانی پیرۆز بیکەینە چارەسەریەکی باش بۆ کەسێکی وا و چوون بەکاربێنێ ئەو کەسە کە شک و گوماناویە هەر لە خۆیەوە شک و گومان بۆ هەر شتێکە بە طبعا ئەوە لە نەمەش زۆر جاری وهەیە گرفتە بەڕاستی ئەو مەوزوعی بابەتە کە تووتێ کەسێکی عیلاجکەی گومانی زۆر بە خەڵکیدا دەباتن ئەمە زۆر جاروێ لە ڕێی نەسیحەت و ئامۆژگاریەوە بەڕاستی ینی بۆ نمونە ئامۆژگاری بە ئاەتەکان بە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵێ نەسیحەت و ئامۆژگاریەکی زۆری کە بینی کابرا بەجێ دەکە خاستەن چی زۆر باش بەجێ دەکەم مەسەلەن کەسێک محەبەتی لۆتوو هەیە ئەتو زۆر خۆش دەوێت کەیفی زۆر پێ دێ پرست پێ دەکا ئەوە ئیسیفادەت لێ دەکا بەڕاستی بەڵام دەبینی جاری وهەیە کەسەکە تۆ زۆریشی نەسیحەت دەکەی ئەو هەر تەقەی سەری لێ وەدە ینی هەر لەسەر ئەو قەزیەی نەمەتەی خۆی دەڕواتن ئەوە بڕێک ناخۆشە ینی حتا ئەمە زۆر جاروێ پرس بە کەسانی دەروناسیش کرد و زۆر جار ئەو گرفتانە گوتی لەک نەمە شەر ئەو هەیە ئەمە ینی زۆر جاری وهەیە هەندێک خەڵکێکە دەگاتە هەندێک حاڵەت ینی عینا دەبی کە لە ڕق دەبی قەت بەگوێت ناکە ینی ئامۆژگاریەکەت وەرناگری بڕێک زەحمەتە ئەمە زۆر جاری وهەیە طبعا ئەو قورئانی لۆ پێ دەڵێن قورئانی لۆ دابنێ ینی حتا ئێستا علمیە نیجانی بەڕاستی ئەو شتە ئیسبات بووە کە حتا قورئان لەو ئاوێک پێ کە وەکو پێکاتەکانی ناوی هادی دەبنەوە جسمی ئینسانی 1970 ئاوە
ئەو ئاوەی لە ناو جسمیدا تهدی ئەدەبتەوە بە قورئان خوێندن لێ دەرێن یعنی وا حتا لە ڕووی علمیەوە لە ڕووی شەرعیشەوە کە برێن بۆ نمونە کەسێک کە تۆ قورئانی لۆ لێ دەدەی گەورەترین ذکر قورئانە ئەلا بذکر الله تطمئن القلوب هەم ذکرەکان هەم قورئان خوێندن دڵی پێ ئارام دەبتەوە ئەو ئینسانە خاستە ئەگە کابرایەک ملتەزم بی بە مەسائیلی دینیدا فەرموو بیخێن بەر لەوەی مامۆستا دەست پێ بکەم شتێکە پێ بڵم کابرا دڵی تەنگە گوێ لە سەدایەک دەگرێ سەدایەکی سروشت گوێ لە دەنجی بولبول دەگرێ قاسپەی کەو دەگرێ هێور دەبیتەوە سروشت دەنجی سروش زۆر ئەوە یان کابراێک گوێ لە گۆرانیەکی کلاسیک دەگرێ موسیقایەکی غەریب دەگرێ هێور دەبیتەوە کەواتە یەکێک لە عیلاجە نەفسیەکانی نەخۆشی خەمۆکی نەخۆشی وەسوەسە گوێگرتنە لە قورئان ئەمە زۆر جارێ لە عیلاجی نەفسیە بۆیە ئەو سترێسەمان کەم کاتەوە ئێستا پێی دەڵێمەوە ئەوازەین چێەوە دەفعی دەکەین دەفعی دەکەین زیاتر وان ئەزای مەوەسە دەشتێ زین زۆر جارێ کابرا دڵی تەنگ بۆیان تەعزیەکی هەبووە زۆر جار هەیە لە تەعزیان کاتێک کە کابرا قورئان دەخوێنێ ئەهلی تەعزیە هێور دەبیتەوە بۆ نمونەکی زیندی بینەوە کاک بەردوو جەنابتان لێرە مەوجودن خوا ئاگادارە ینی شەخصە بووە شخص بۆ مشینە حەیون یورزەق ئێستا مایە یعنی تەعزیە هەبووە ناخۆشیە بووە کە چوویمە ینی قورئان و ئیدی شتی خۆش و وەم لێ کردێ وەزعەکە ڕوا بکە کە چوویمە دەرێ کابرا پێکەنیە ینی نێزیکی خۆی ئەو شخصە یان نێزیکی خۆی لە دەستدایە لەگەر قورئان و قسەی خۆش و ئیدی مقامات و ئەوەی ڕاست کەسەکە خۆی لەبیر کردێ لەسەر قسەی جەناب ئەوزە من هەر نمونەک لە بۆ مۆسیقیەکانیش وەلو نمونونەکە بە ئەوەش نەبێت جۆرج وەرسوف کابراکی گۆرانی بێژە و مەسیحیە کوڕەکەی ئەمری خوای کرد چوو خۆشترین با بڵێن مامۆستای ئاینی قورئان خوێنی هێنا دەنگ خۆش وتی وەرە قورئانم لە بۆ بخوینە بەوی سوکنایی دڵی هات کابراکی مەسیحی جۆرج وەرسوف هەمومان دەیناسی جا کاریگەری قورئان ئەوەندە زۆرە ئەوەندە ئەوەیە کە کاتێکە لە ماڵان دەخوێندرەیان گوێ ئەوجە هەر بە تەزیل بێ بە حەی باشترە کە دەخوێنێ ئەو سوکنە دێ یەکێک لە عیلاجەکانی نەفسی ئەوەیە ئەم جارێک تەرحی ئەوەمان کرد ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیانەیە لە مستەشفای دەرونینە زۆر باشە کە ئەو بەخۆم چیمە نەخۆشخانەی دەرونی کاتی مەولود کە ئەمن ئێستا نەخۆشی دەرونیم هێدە قورئانم دیاڵە ئەوە نیو ساعتە ئەزە بە من سادە بێت بە من سادە خودشتە ڕۆژ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن المتقين في جنات وعيون ادخلوها بسلام آمنين ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين لا يمسهم فيها نصب وما هم منها بمخرجين نبئ عبادي أني أنا الغفور الرحيم وأن عذابي هو العذاب الأليم ما شاء الله أي بارك الله باسی باشتێ و دکتۆر با تەفسیرە کەی بکە ونزعنا ما في صدورهم من غل ونزعنا ما في صدورهم من غل إخوان على سرر متقابل طبعا أو آية جاري واي عندي خلق باش تينا قبات توضيحش كرتي لو بدم
ئینسان کە دەستە بەهشتە جاری وهەیە ئەو بە مێشتی دابێ بڵێ لەوانەیە گرفتێک شتێک نیسان شتێکی لە دڵدا بمینێ خی گەورە فەرمی وەنەزعنا ما في صدورهم من هەرچی حقد و بغض و حەسادەت و شتێ لە دڵیان دەیان بنێ دەرێ هەموو وەکو برایان لێ هەمووی بەرامبەر یەکتری دادێن کەس بەرامبەر یەکتری هیچ ناکە لۆ لە ئاەتش کە فەرمی وەسەقاهم ربهم شرابا طهورا ئاوێکیان نەداتێ خی گەورە ئەو دڵە پاکە کاتەوە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم كقلب رجل واحد وەچی یەک دڵی لێدێ دڵی یەک دڵ خۆ ناکرێت بە خۆی ڕشتی لە خۆی بیتەوە لێ ئەهلی بەهشت ئەو هەر لە ناو ئەهلی بەهشت بین و جیران بین يا رب ولقاهم نظرة وسرورا نظرة قسەیەکی ئیمامی عومەر هەیە حەز دەکەم بیڵێم بەڕاستی وەکو ئامۆژگاری لە دەربارەی هەر ئەو بابەتەی زۆر گرینگە دەفەرمێ لا تظنن بأخيك كلمة وأنت تجد لها في الخير محملا قسەکەی زۆر جوانە ئیمامی عومەر ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هیچ گومانێک کەلیمەیەک بە کەسێک مەبە مادام مەجاری تێدایە گومانی خەیری پێ ببەین جاگە خەیر هەبی لەو تەماشاکە کە تەماشا دەکەیت جاری وایە تو برێ بۆ نمونە ئێستا هەر کەسێک بەرامبەر یەکێک دەبینیت دەتەوێت گومانی پێ ببەی دەڵێم مادام مەجالی خەیری تێدایە قسەیەکی خەیری تێدا ئەو جانیبەی وەربگرە نەک جانیبی خراپەکە ئەتوێستە لە دەرگەی ماڵێک دەدەی دەرگەی ناکاتەوە کابرا برە لەوانەیە نووسبی نەک بڕی بەخەبەر چکە گوتت بەخەبەر وەزانی خراپە دەلەی ناکاتەوە بەڵام برێ لەوانەیە نووسبی لكم ارجعوا فارجعوا أزكى لكم دکتۆر یەکە گومانی خراپ بە من دەبە برادر ئەو کەسە دەستە لای برادرێکی دیکەم قسەی لەگەڵ کە دەرێ ژڤان بەڕاستی کەسێکی خۆ پێ گەورەیە و قسەلام ناکە و کەسێکی واوە هەرچ خراپە لەبارەی منەوە دڵێ ئەو کەسەش نەک لەبارەی نەمیمە یان ئەوە بکە مەسەنە بێ بینمان زیاتر خراپ بکە دەڵێ مەسەن دێتە نەم دەرێ کاکە ئەو کەسە زەنی خراپ بە تو دەبا ئەو کات ئەمە چ بکەم بچم لای ئەو کابرا دانیشم بریم کاکە وڵڵاهی شتیوان نییە من کابراکەمەوە فەقیر و یان بریم کاکە کەیفی خۆیتی زەنی خراپ دەبا و مشکلی خۆیتی گوناحەکە لەوی خۆ من چیشم پێدایە ئەو کاتە ئینسان چ بکە ئینسانی مسلمان دای من ئەگە شتەکە خوا نەخواستە بوختان بوو یان قسەیەکی خراپ بوو لەسەری کابرا دفاع لە خۆی بکە باشترە بچی بەیانی وەزعەکەی بکات چکە جاری وایە کابرا پێ دەرێ حاشا لە مەقامی بەڕێز دیان دەبینی کەسێکە دەڵێ کافران کەس ئەمین نییە دەستی پاک نییە تویسیلۆ ڕووکە کاکەڕ بزانام دەست ناپاچی من لە چدایە پێم بڵێ لۆم ڕوون کۆ تەوزیحێکم لەو بدە و بێگە من دەستم پاک نەبی تا دەستی خۆم پاکەمەوە ئەو شتەی تێبدا هەیە نەمینێ بەڵام دەبی جاری وایە کابرا هەی هەر حەسوودە ڕشی لێ دەبتەوە کەیفی پێت نایە ئێستا بۆ نمونە تو پێشکەشکارێکی ماشاءالله سەرکەوتوی لێ هاتووی ئەبینی کابرایەک لەو گۆڕەی ئیتیهام دەکە وەڵڵاهی ئەوە خەلەلی زۆرە ئەوە شتی زۆرە ئەوە حەسادەتە ئەوە لێی گەڕێ یعنی هەروازی لێبینە جوابیشی نەدەیەوە باشە چکە دائیمەن زمانی خەڵک بە ئینسان ناگیرێ ئەو کەسانە لێگەڕەوە حەسانەتی خۆی دەداتە تو پێشکەشت دەکات لە ڕۆژی قیامەتێ ئارێ وەڵڵا ئەو شتانە دەکاتن لێ ئینسان بەڕاستی خۆی لەو نوع کەسانە بپارێزە بەڵام عمومەن تەماشا بکەیت دائیمەن ئینسان قسە نەقلکردنی شتێکی باش نییە یعنی ئیلا ئەگە لە بابی ئیسلاحەوە بی لە بابی چاکەوە بێگەنا زۆر جاری وایە خەڵک لەو گۆڕی دەفەرمێ من نەمە لەکە نەمە عەلەیکە ئەوەی نەمیمەتیت لێ بکە نەمیمەتیشت لەسەر دەکە ئاگات لێبی یعنی نابی ئینسان ئەو هەساویلکەبی برم بۆ نمونە جاری وە کابرای قسەیەکت لۆ دەکات دەربارە چێ دەرێ قسەکەی ئەویش ڕاستە ئینجا ئەکم فاسق بنەبەئین فتەبەینوا دەبی تەبەیون بکرێ یعنی نابی ئینسان وا لێ بگەڕێت و مەبزانی کابرا فعلا ئەوەی دێ قسەت لۆ دەینی لەوانەیە ئینسانێکی ڕاستگۆ بی یان دڵسۆز بشە نییە ئەویش ئەو بەو شێوازەوە بچکە ئەگەر وا بوایە پێغەمبەر صلی الله علیه و سلم چمان پێ دەفەرمێ من رد عن عرض أخيه رد الله عن وجهه النار يوم القيامة یعنی کابرا کە لەوێ باسی کردم ئەتو لەوێ جوابت دابا بدوت مامۆستا وانە ئەو پێشکەشکارە وانە فلان کەس وانە ئەلوێت جواب دابەوە خی گەورە ئاگەر لە دمو چاوت بە دوور دێختەوە لە کاتێکدا کە تو دیفاع لە مسلمانێک و لە حەقی مسلمانێک دەکەی چراقات تزبيت مامۆستای نه بنگوێ من ئەژی هەر یاوە تزبيت خودکە ما دەنگژێنەوەیت یەت من یەت فەقیرە نایەت وێ زەنگینە نەسەکە چراق ژێرێت یەت من چ دەنگژێنەوەیت ئەم بچینە بابەتەکە سەر تزبیە ئەتو بزانم حەزر لە تزبیحی نینە قەت نەبیتە پێ والله یا الله تسبيحەکەی میش بخۆ بەشی حەزر لە تسبیحی گەورەیە ئەوە زۆر دەنگی خۆشەوە
دکتۆرە تو پێت نییە دەرونی وەزارێری نییە والله منیش هەست پێ دەکەم یەک لەو شتانێک کە دەڵێ دەڕێ جغارەخۆر کە جغاری پێتەرک ناکرێ حاڵەتەکە دەرونیە لەبەر چێ لەبەرەوەی شتێکی لە کەلەنی پەنجەی و هیچی لە پەنجەی نابی ئەوە ینی زۆر تەسیری لێ دەکانی بینی پەنجەی چۆن لەسەر تەزبیح وشتیوە سین شتێکی دروست کردبووەوە هەروا لێ دەکردەوە لە ڕووندەوە لەوانێ مامۆستا ڕێبوار شتانە بزان هەروا لێ دەکە هەموو خەڵک پێی بوو دەسووران ئەویان کە لە بۆ قەلق نەفسی وشتیوە زادراسەیەک لە تەزبیح هەیە تەزبیح باشترین شتە کە تو هەم لە جغارە وشتیوا دوور دەکەویەوە هەم زیکری پێ دەکەی هەم لە ڕووی نەفسی و قەلق نەفسی ئەوە دەکات دوورت دەخاتەوە دوور دەخاتەوە ئەوە یەکەکە لە شتانە دومیشت هیچ زەرری تەزبیح هم نەزانێ لە هیچ شوێنەکە برێ زەرری هەبیان شتەکە هەر خۆی تەزبیح ئەمن قەناعەتم وایە زۆر جار دەبینی لە جێگایەکی مەسەلەن دەتەوێ شتێک بڵێ یانە بکەی کە تەزبیحەکەت لە دەستە هەست دەکەی شتێک یعنی ئەوەکو برێ یارمەتی مەزبوطتری مەزبوطترە یارمەتی ناشی هەیە مەسەلەن بە نمونە بنێن بیستاوە ئەوە ئیمامەکەیتە ئەوانە ئەتباعەکان ئەوە لە منی وەرگرتە علەسەس بەخۆ نایبم ئەوەی کاکڕێبواری با بچین ئەوە مادەم باسی تەزبیحیە فیچەرێکی تایبەتمان هەیە زۆر یاریگرە ئەگەر من دەیبم ها ئەمن دەیبم ها ئەگەر مامۆستا نەیبە بابەتێکی تایبەت مێ هەی سەر تەزبیح بازارێ تەزبیحە ڕاستیژی هەولێریژی ئەو ڕەخێ بەرامبەر قەیسەریە هەیە و بەرامبەری لای سعاتەکەی ئەوێن دەریش زۆر خۆشە لای باغی بوویتە کەلتوری بوویتە کەلتوریش کاش بوویتە پیشە زۆر کەس ڕزقی لەسەرەوەیە تەزبیحی برادەرمان هەبوو لە جامیعەی هەر تەڵەبێت تەسبیحی لێست بدیت با لی دەستاند و لەناو دەستبووری سیارەی دادەنا تۆ کومەرە تەسبیحی زۆری پێ سیارەکەی فرۆشت بوو لە بیری کرد بوو دەربینی کابرا تەلەفۆنی لۆی کرد بوو جوابی نەدا بۆ تەلەفۆنی لۆ بابی کرد بوو کاکە ئەو سیارەی کە کڕیتم بوو لە شێ بوو لە تەسبیح فرۆشەکەی بابە تەسبیح فرۆشم نییە من کوڕم ئوستازی جامیعەیە گوت کاکە تەسبیح فرۆش نییە 40-50 تەسبیح بەس لەناو دەستبوولەکەی دەبی لە دوکانی لە ماڵێ چەندیە والله دەرەجەیە کە مرۆڤی سەرەکەەوە سەکڕی خێرا خۆ دەبی بجال هەولێرێ دەف وەکو مامۆستا ڕێباریش گوتی لای کاتژمێرەکە هەیەی لە سلێمانیش بە هەمان شێوە لەکوێ هەیەی لای مزگەوتی گەورە والله ئەو منتیقێش خۆشە لای سلێمانی الدهوكي تقريبا الدف سينما كافنت بيجني والدف باركا نوروز الويريجي طيباتيجي قالك جا كاك او برادري خو ما كاك محمد خو اخيري بنوسي امن ببادني قصيده كان دريبي كسوراني بس ياري ببادني ده كان دري بس اخري يقول لي بفرسن بلا مريتو شي هاني ام خلشي دهوكم تو قران بس لينا قرين ببادني قصيكم تقوا معقوله استظني خرابي بينابا بس هزناكم شتي باش اي كاك التوازن ما راقرتي اوتا ياك دو سي صار بين شش ام بتنم لسليمانيش لا مزقوتي قورة او انا يدتسن زياتر حزيان للتسبيحيه اشكال انواعي هي لا دروس كردني بقرا لا بشانداني بقرا حتى فروشتني او زبا بتسين تماشي بكاين خلشيج لوين دري دكري تسبيحي راس دستشين در لا مزقوتي قورة هم نويج وسنتيج دكا طاعتي خوي دكا هم تسبيحي شي بي دواي سنتو دواي نويج كانيش لو خوي استغفار و ذكري خواي بيدك اخوا خيري هم لاچي بنوس يا رب اواني تسبيحش دروز دكن اوش خير شي غوري طبعا دام جي بتشين ببيني كوتشوي هم بازار هم طيبه تجي بكوراني نا تسبيح السليموني تەسبیحێکی کالەو کەرەستانەی کە مسلمانان بە تایبەتی مسلمانان یارەمی کوردستان بۆ زیکردکردن بەکاریان هێناوە. ئەمڕۆ لە چیرۆکی بەدەم ڕێگاوە باس لە بەشێک لەو کەرەستانە دەکەین کە مسلمانان بەکاری دێنن بۆ زیکردکردن. لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله دار و دەوان و دەرەخەوەی کۆفەر خوای گەورە کە دروستی کردووە زیکری خواگە بەس ئێمە لێیان تێناگەین بەس زینەکانی ئێمە جیاوازن دیارە ئێمە خوای گەورە کە دروستی کردووین
هي سبحان الله كا هي صلاة وسلام في غمرة هي ذكر لا إله إلا الله كا يتري بتسبيحك في خوش الله با أو النبي هي الله با 100,000 بي هي الله با 10,000 بي تشوني في قول بدم بفنجش هربي ذكر جميل لو بو أو بكال إهنن لو كاتها لو حتى بكال إنك أو أمريكي باشا هم حساباتي دي تجناته هم عددك شك أي كاد لقال لي ذكر كأكاد عددك لي أدار يعني أو كاتب ويد الأكيد أو عددي ذكر كدوة يعني من صد تزوج سبحان الله كدوة صد تزوج سبحان أستغفر الله كدوة لا إله إلا الله كدوة الحمد لله كدوة لرمضان زۆر بەکارهێنرێ خۆ تەزبیح بەڵام وەکو تەزبیح کە بەکارهێنرێ ئەبێ بزانی کە چۆنیشی بەکارهێنی ئەمە خۆی بێ 101 دەنگ بێ لە ڕاستیە 101 لا إله إلا الله پێ بکەیت خوای گەورە لە هەموو گوناحەکە لە هەموویەکی خۆشە بێ ئەمجاکە ئەمانەشیان ئەمە بۆیە ئەمە جارەمە لا إله إلا الله وشتی دروستە زیاتر ئەو تەزبیحانەی کە بۆ ذکر بەکارهێن ئەم دەنقەوانەیە ئەمە چونکە یەکەم بۆ دڵ زەرەری نییە وای ایشالله خودی خیر و هفکارا منجی بنویسه دكتور دالیا دعاء وفكان رازي حاصل ما موضوعي هم شو هو بحساب امد ساكم تيكردي والله هيك امين تيكرد خوا خيري بنوسي امد تم نكرديها دكتور دستي راكي دستي هب بالشكل وانيا اين بالشكل بالشكل درزيه دكتور فرم وي عافيه دبت ان شاء الله صحه دبت ان شاء الله البحشتي شويه يا اخوي الله اخوي دبي ساعه زور خوش بهذا باش ان شاء الله وانيا جماعه لو تندانم لا تعالوا شيرين بيك ونابي وي ربي عافيه تام امين برافو منهم خوش انت يا الله بسم الله بله عندك ذكر طيبة ألا بذكر الله تطمئن القلوب خو ذكر خديجي يعني نبتني قرآن مانا بله ذكر خوای گەورە ئەسکارەکانیش دەگرت أذكارك فيجا چوي ام گهداري عندك ذكر طيبة صلوات تحميد تكبير حتى تو عندك أبي شد بيجي باشا والله يقول يا حنان يا منان وقتك هم الذكر هم يناي خواي قوري يا الله اللهم يا حنان يا منان يا والجود والإحسان سبحان الأبدي الأبد سبحان الواحد الأحد الصمد سبحان من بسط الأرض على ماء جماد سبحان من قسم الأرزاق ولم ينس أحد
سبحان الذي خلق الأزواج كلها مما تنبت الأرض ومن أنفسهم ومما لا يعلمون الله أكبر كبيرا الله أكبر كبيرا والحمد لله حمدا دائما وشكرا كثيرا سبحان الله بكرة وأصيلا. الحمد لله هزار جا شكر بو خودي بو هر هو نعمة أوي لك تازا وخير سبحان الأبدي الأبد معلومي زنابت لا شرع قايدي زلوي إمام أبو حنيفة دل خودة أو التمزيدات ذكر زيادة المسألة نوانيك بيش بانجي بياني سبحان الأبدي الأبد سبحان الواحد الأحد يعني زور زور قوريه أوا هموي تسبيحاتي خواي قوريه الله أكبر كبيرة معلومي زنابت قرون كنوك كاكتور بدات الله أكبر كبيرة والحمد لله كثيرة بيغمبر صلى الله عليه وسلم تمشايك الفرمي درقاء عثمان بولا قرأوي يا الله هو ندب ذكري شو قوريه أسكار عموما خلق جاري واحية تماشای دەکا بە شتێکی سیر ینی وبرەی کەم تەماشای دەکا بەڵام لەکن خوا گەلە گەورەیە ذکر ینی ئێستا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێک فەرمووی شتێکتان پێ بڵێم لە ماڵبەخشین لە جیهادکردن کە بگەونە دوژمنی لێی بدەن لە هەموو شتێک گەورەترە فەرمیان بەڵێ یا رسول الله فەرمی ذکر الله يا الله يعني ذكري خواي قوريه ميقا زماني ما يطربت بالذكر ولا ذكر الله أكبر يعني ذكر دوري شي زور كاريجر وقوريه هي ابن تيمية رحمة إخوائي اللي بيدا فرمي إنسان أمان دي بيويست بذكر هي بقدر ماسيك لناو آوي دربيني تشاندي بيويستي بآوا أوان دا إنسان بيويستي بأذكار هي يعني أكتور مداخليك اللي بالنسبة أوي كابن القيم الجوزي لتفسير وآتيك لسورة قد سمع الله فرمي استحوذ عليهم الشيطان فأنساهم ذكر الله يعني توصيح حق قال السروي يعني استبزان كشيطان بسري زال دبي مهم ترين شد كبي كشيطان برابر بإنسان سيا لبير بدنوي ذكري نايلي يعني ذكر كيناك زبال سأوش تكدلو بلا أصحابي بيغمبر صلى الله عليه وسلم صلى الله عليه وسلم بيغمبر صلى الله عليه وسلم سريه شي نار كومل خلقون هر يشي هند قسبي داني فرملو أو ريقايا تنها يك صحابي لبير كرت ناوي حدير بو لبيري حدير بالله حدير لبير كرا لآخر زي شكي دروي بيشرم ببريا رسول الله أمند لبير كرت الله ضل دروي هر أوي دقول لا إله إلا الله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر طبعا هم ذكري قورة دي يفرمون نعمة زاد وهذا زاد دي يفرمون أو قورتين زاد لشاري مدينة شون دري خواي قورة جبرائيل نادى سر بيغمبر صلى الله عليه وسلم فرمي بلاي محمد صلى الله عليه وسلم أو صحابي لبير كده بايك شي بنيري أو عند قسمي كذا بتواوي الصحابة كان بيدا بأوش شو كأو الذكر يادي خواي قورة دكا الله ضل بيغمبر فرمي صلى الله عليه وسلم كتشو يكني أو النور اللي برز دبتولو آسمانه لآخر زي شكش دروا أجر شو يكني كقسبة كدا جوي لراقرب زانت سدري أو بياو بزانت سدري شو بياو شو مباركة ضل كتشو قسبة كيدا ديتي أو ذكري ذكرت قلت ذكرك لو خود لبركة أو ذكري زور بكا كجويش دا بزاني تدري بزانا أو دعاء بقوتك فرمي اللهم كما لا تنسى حديرا فاجعل حديرا لا ينساك الله فرمي أي خدايا كتوكو أمند لبير نكرد يا أمنج أو هاريك كقد لبير نكم إن شاء الله خذ زالوي براستي زور مهمة يعني إنسان ذكري خواي قوردك خواي لبيرة يعني رب العالمين لبيرة ذكر زور أساس إنسان كبردوان بلا السريدة إن شاء الله خدش فهردك راضي بت خدش هميا راضي بت خدي خيرها هميا بنفست يا ربي إن شاء الله خدي الرجيم نفيج طاعته همي بصر ما نقبل وما بيباش نكنش دعاها حتى المزقفتي وتراويح دعاء كبيوست في أوتلو حمو دعاء هاتو دعاء باش بو خوتو من دالك عندك بقى نايم من شيء تدابي نايم من جفان عبد محمد سعيد جانجير زبير بابي القاسم بيسريه الجفانة كفسة باقي شيء خوش له خوش يا غمر موسى كسي شيء لخيدي قلتي كوري شيء قلتي حفت بشتي خوي جمار دوجي تو اساي في غمر موسى قلتي من بس بيم قلتي ناوتي تو هم دلو جمار قلتي يا موسى خوي قرا فرمي او تي لدست قلت تقو بارا فلشي بيلي داك مو مري بيدا او خوي قرا بس فرمي تي دبت بعصايه
الله خودش ترازی بد پاشی با چاروات پیشکش کردین ان شاء الله ماشي بد خدمت و ابکین ان شاء الله صحت و هر باش بد دعا بو ما في مجلسي وبخو كسو كارت خوب كن والسلام عليكم ورحمه الله وبركاته دي كرم كدوم هاي كي ببينات سكت طيبات يا الله يعني قريشين سبيبه